خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم هاتووینەتە سنووری قەزای کۆیە و بە دیاریکراوی لەسەر بەنداوی سماقۆڵین چەند ڕۆژێکە گرفتێک لەو ڕێگایە دروست بووە کە پارێزگای سلێمانی بە شاری هەولێر یا بە پارێزگای هەولێرەوە دەبەستێتەوە دوای ئەوەی کە ڕێڕەوی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان کەوتە ئەو سنوورە لە ئێستادا گرفت و قەرەباڵغێکی زۆر دروست بووە جگە لەوەی کە لە نێوان دوو بازگەدا کە ئێمە ئەم شەو لەو بەرنامەیەدا بە دوواداچوونی وردی لەسەر دەکەین لە نێوان دوو بازگەکە هەردووچیان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانن گرفت بۆ بار هەڵگرەکان دروست دەبێت کە وەکو باز دەکرێت کامەش دیسان گرفتێکی سیاسیە لە بەرنامەی ئەم شەوی ڕەهەند ئێوە لەم بە دوواداچوونە وردەدا لەگەڵمان بن بۆ ئەوی ڕاستی ڕووداوەکانی ئەم ڕێگایەتان بۆ باس بکەین لەگەڵمان بن. هەڵبەتە بۆ قسەکردن لەسەرەوەی ئەم بارودۆخە بۆ لێرە دروست بوو بۆچی هەرچی بار هەڵگرە کەوتە ئەم ڕێگایە لەگەڵ بەڕێز قایمقامی کۆیە بەڕێز حاکم تارق زەلال قسە دەکەین کاک تارق ئەم کاتت باش سوپاس کە لەو بەرنامە تایبەتە لەگەڵمان ئامادەن ئەمە بۆ دروست بوو یعنی بۆچی ئەم ڕێڕەوی بار هەڵگرانە کەوتی ئێرەوە و دۆخە بۆ هەم ڕێگاکەوە بۆ هەم بۆ بازرگانەکانیش دروست بوو. بەڵێ کاک زانە زۆر سپاس بۆ بەرنامەکەتان ئێمە بەڕاستی ئەو بارودۆخێک کە لە قەزای کۆی دروست بوو لە دوای ئەو ڕووداوی 16 ئۆکتۆبەر لە کەرکووکەوە کە ڕێگەی پردێ گیرە هەموو لۆد و قورسایە کە بەڕاستی هاتەوە سەر ڕێگاوبانەکانی قەزای کۆیە بەگشتی و بە تایبەتر ڕێگای کۆی هەولێر دوای ئەوە ڕێگای سماخۆڵی و ڕێگای هیرانی نازەنین و ئەوانە ئەو بارودۆخەش کە دروست بوو بار هەڵگرەکان ناتوانێت چتر ڕێگەی دووسایی دەکەی لە کەرکووکە بۆ پردێ بەکاربێنن بەڵێ و دوای ئەوەش بەڕاستی سۆنەرەکە سۆنەرکی ئێستا هەیە لە بازگەی دێگەڵە دروست بوو من جاری پێشش کە لە کۆی قایمقام ئەو جارش کە هەرزوو گەڕامەوە دەستم کرد بە نووسراوکردن بۆی کارێک بکەین ئەو سۆنەری لە بازگەی دێگەڵە هەیە بگوازرێتەوە بچێتە دەربەندی گۆمەسپان یاخود بچێتە کەس نەزان بۆی ئەو لۆدەی کە هەیە دابش بێ لە بینی ڕێگای کۆی هەولێر ڕێگای سماخۆڵی بۆی لە هەموو ڕێگاکانەوە خەڵک بتوانێت بە ئاسانی هاتوچۆ بکە هەموو بار هەڵگرەکان ڕێگا بەکاردێ پێشتر هەموو بارهەڵگرەکان لە پێشدەر و بتوێن لە سلێمانی لە چەمچەماڵ دەبا هەموو هاتبا ڕێگاکانی کۆیە بەڕاستی ڕێگاکانی بێک جار وێران کرد ڕێگایەکی دەرەچیمانە بۆ ڕێگای سایدی فدرالی ڕێگاکە بە تەواوی پەچی کەوت و ئێستا وەستا دوای ئەوە بەڕاستی ئێمە لەگەڵ جەنابی محاوی سنجار دانیشتن کۆبوونەوە کرا کە بەڕاستی ئێمە ئەو گرفتە چارەسەر بکەین کارێکمان کرد بۆ ئێوە وا بکەین ئەو لۆدەی هەیە دابەشیکەین لە بینی ڕێگای کۆی هەولێر ڕێگای دۆڵی سماخۆڵی ڕێگای هیریان و نازەنین و ڕێگای بالیسان پێشتر بەرنامەکەمان وا داڕش ئەو بار هەڵگرانی کە دەستنە دەهۆک بستنە ڕێگای بالیسان و ئەو بار هەڵگرانی لێرەوە ئەم پۆلێن بەندە چۆن دەکرێت ینی خۆیان ڕێکەوە بارهەڵگرەکان سێتەڕات لە سێتەڕاتی خۆما ئەو پۆل بەندیەمان کرد کە بەو شێوە دابشکەین بەڵام ئاخیرەکەی نەتواندرا ئەوە کۆنتترۆل بکرێت ئێستا هەموو لۆدەکە کەوتە سەر ڕێگای سماخۆڵی ئەوەش ئێمە بەڕاستی ئەوە نییە کە بە کۆتا هەتاوەکو نیهاەتی کارەکە ئەوا بێ ئەو ڕێگەی دووسایدی فیدرالی کە ئێستا خەڵک گلەی لەسرە ڕێگاکە لەو ڕۆژانە خۆشببختانە دوا هەوڵ کۆشیێکی ئیدارەی کۆیە بەڕاستی جەنابی محافز و سامانە سروشتەکان کاک ئەحمەد مفتی کە بەردەوام لەگەڵمان لەسەر خەت بوو بۆ ئەو خەمە و دوجارش بەڕاستی بە هەڵ و هیمەتی جەنابی کاخوبات و نسنگی کاخوبات بەردەوام لەگەڵمان لەسەر خەت بوون بۆی کە چۆن ئەو گرفتە چارەسەر بکەین بە 2000 گەیشتە ئەوەی کە بە بڕیازی سەرۆکی حکوومەت 6 ملیار و 300 میلیۆن بۆ ڕێگەی دووسایدی فیدرالی تەرخان کرا بە ئومێدین و بەردەوام لە متابعەداینە بۆی بە سەریعترین ئالیەت بتوانین ئەو ڕێگا دەست بەکارکردن بکرێتەوە کە کارمە لەو ڕێگایە کردەوە ئەو کاتە ڕێگاکە سایدێکیشی تێدا بکرێت و سایدەکەیش بتوانین کاک تارق باز لەوە دەکرێت و بەڕێزت باست لە سۆنەر کرد لە دێگەڵا لێرە لە یەکێک لە بازگەکان سۆنەر نییە
بەشێک لەو بازرگانیان لەو بار هەڵگرانە ڕوبەڕووی ئاستەنگ دەبنەوە ئەمە بێزگەلەوەی ئەو قەرەباڵغێ دروست بووە گرفت بۆ پرسی بازرگانیش دروست بووە هەوڵ نەدراوە بە فەرمی هەوڵ بدرێت دوو سۆناردا بندرێ بۆی کارەکە ئاسانتر بێت ئەوەی ئێستا جەنامی محاویز لەگەڵ ئەو خەریک بووینە کتاب و نووسرامان کردووە سۆنەرەکە بچێتە دەربەندی کۆمەسپانیان بچێتە سێتەڕی کەس نزانی کۆن بۆی ئەو کاتە پێویست بە دوو سۆنەر ناکە هەموو لێو داخل دەبێت و سۆنەرکاری خۆی بکە بەڵام ئێستا کە حالیان لەبەرەوەی بە جیهازەکەدا ناڕات و جیهازەکە کاری خۆی ناکە لێرە بە ئەوەی کە پێویستە کە سۆنەر بیکات لێرە بەدەست دەکرێت بەڕاستی وەکەوەی کە جیهازەکە نێبیکە بەڵام لە هەوڵی ئەودانە کە سۆنەرەکە ببەنە بازگەی کەس نەزانی کۆن باشە ئێرەش کۆمەڵە گرفتی هەیە لەسەر بەنداوەکە مەسەل لەسەر بەنداوەکەین ئەگەر هاوکارانم ئەو وێنانە وەربگرن مەسەلەن ڕێگەی ئۆتۆمبیلە تایبەتەکانی زۆر بەرتەسکە جگەلەوەی ناچارکردنی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان بە پشتی ئێمەدا کە دەبێت بڕۆنەوە سەر بەنداوەکە ئەمە بۆچی تا ئێستا بکۆتزانە ئەمە بەڕاستی کێشەکەمان ئەوەیە هەموو ئەو ڕێگانی کە سلێمانی بە هەولێر دەبەسێتەوە هەمووی ئێستا کەوتوتە سەروەی کاری لەسەر بکەیت ڕێگای ئەوەی کە فیدرالی ئێستا ئەو 6 میلیارد و 300 میلیۆنە بۆی دەرچۆ کاری لەسەر بکەیت ئەو ڕێگەیە ملیارە و 650 میلیۆنە ئێستا لە حاڵەتی تەندەر و ئیحالەکردنە بۆ مەقاولی چکە هەم ئەو شاخە دەبڕدرێت و هەمیش ئەو ڕێگا بە تقریبی 2 کیلۆمەترنی ئۆبەری کردەکەی خێر دەکرێت و ڕێگەی سکرانیش ئێستا حالیان ئیشی لەسەر کاری تێدا دەکرێت هەموو ئەو ڕێگانی ئێستا کاری لەسەر بەڵام ئێمە دەبێت کارێک بکەین وەکو ئیدارە تەوزیعی ئەو لۆدە بکەین کە لەسەر ڕێگاوبانی سلێمانی هەولێر هەیە تەوزیع بکەین بۆی کێشەکەمان چارەسەر هەوڵ هەیە هەوڵی کردارەچی هەوڵ هەیە بەڵێ پارێز لە چۆ پارەکەش تەخسیس کراوە هەم ئەوەی ئێرە ئێستا لە حالی تەندەردا هەم ئەوەی کە ڕێگاکەی ناوکۆی ئەلان کراوە بەڵام بەڕاستی کاکزانە گرفتە گەورە و هەرە سەرچەکەی ئێمە ئەوەیە کێشەکە لە ڕێگەی دووسایدی کۆی هەولێرە من ویستم لەسەرەوە پرسیار بکەم بۆ ئەم ڕێگایە تەواو ناکرێ ینی بۆ بە مەتاڵ لای خەڵکی کۆیە لای خەڵکی سنوورەکەن ڕەنگە گەرە و دووسایدە تەواو بێ بار هەڵگریش بەو شێ ڕوونەکاتی ئێرە ڕێگەی فیدرالیش نەبێت ئەگەر بەڵێ ئەمە بەڕاستی ئەو ڕێگەی یەکێک لە پرۆژە وەستاوەکان کە گوژمەی پرۆژەکە 427 ملیارە تا ئێستا نزیکەی 100 ملیار کار لە پرۆژەکە کراوە بەڵام ئەوەی تر باقی کماوەتەوە ئەو گرفتەی کە ئێستا لە ڕێگەی دووسایدی کۆیە هەولێر هەیە بەڕاستێمە هەم ڕووی دەبم لە جەنابی محافیزی سلێمانی لە ئیداری ڕاپەڕین لە قەزاکانی تری کوردستان ئەو ڕێگەیە بەڕاستی ڕێگەی سلێمانی هەولێرە بە کۆیدا تێدا پەڕێت ئەنی خەمەکە بووتە خەمی تەنها ئیداری کۆیە من داواکارم لە هەموو لای ئێوە تەنها ناوەندێکن گێنەرێکن پێ تێدەپەڕێ بانی ئەگەر ڕێگاکە تەواوی ڕەنگە سەدابیستی خەڵکی کۆی بۆ ڕێدا گوزەر نەکات خەڵکی تر لە سلێمانی لە ئیداری ڕاپەڕین لە گەرمیان لە چەمچەماڵ بۆ ڕێدا گوزەر دەکانی داواکارم حتەنا خەمی ئیداری کۆ نەبێت خەمی هەموو کوردستان بێت وامە لەو فترێ بەردەوام ئێمە لەگەڵ وەزارەتی ئاودانکردنەوە لەگەڵ جەنابی وەزیر لە خەتین لەسەرەوەی کە ئەو ڕێگا دەست پێ بکرێتەوە ئەوەی تا ئێستا بە ئێمە گەیشتووە لە میزانی 2022 تەخسیسی هەیە تەخسیسی نزیکەی 25 میلیارد پارە تەخسیس کراوە کە پرۆژەکە دەست بکرێت بەڵام نەگەیشتەوە ئەو مەرحەلەی کە ئەلان بکرێت و پرۆژەکە بڵێن ئەوە دەست پێکراوە بەڵام ئەوەی کە بێ ئێمە گەێنراوە چەند سەردانی جەنابی وەزیری ئاودانکردنەوە لە 2022 پرۆژەکە دەکەوێتە ئیشکردنەوە ئەو ڕێگانە بە کۆی گشتی حاکم تارک باسمان لەسەریان کرد کە بەرتەسکن وێرانن ئەوە حاڵەکەی کە دەیبینین لەو شەوە ئۆتۆمبیلی تایبەت دێ هاوکارانم ئەو وێنانەمان بۆ بگوازنەوە ینی وەکو ئەوەی کە لە نێوان دوو وڵاتدا بێ من نیگەرانیەکی خەڵک ئەگەێنمە بەڕێزت بەڵکو بەڕێز بیگەنیتە پارێزگاری هەولێر بێکەوە ئەوە هەمووتان وەکو حکوومەت کەی ئەمە ئەکەوێتە بواری جێبەجێکردن خەڵک حەز بکات کە ناچێتە نێوانی دوو سنوور دوو وڵات ینی جادە و شتەکان فەرقێک ئەوەندە فەرقی پێ نەکەن کاک زانە ئەمە بە نسبەت جادەکە ئێستا ئەو پرۆژێکە لە سەرینە ئێمە ئەو تۆزی ئەمان بۆچی دروست کردووە لەبەر ئەوەی تۆزەکەمان دروست کردو ئێرە بەنداوەکەی سماقۆڵیە بار هەڵگری گەورە نابێ بچێتە سەر ئەو بەنداوە سارێ بچووکەکان دەچێت سەر بەنداوەکە چکە بەڕاستی هەر سارێ بچوشش بۆ بەنداوەکە پڕمەترسیە بار هەڵگرەکانیش بەو ڕێگەیەدا بڕۆن بۆی بستنەوە سەر پردەکە تاوەکو ئەو پرۆژێ تەواو دەوێت ئەو پرۆژێک لە مودەی ئیحالەیە لە مەرحەلەی ئیحالەیە بۆ مقاولەکە کە بێ بەڵێ ملیارێک و 650 میلیۆنە پارەکە لە هەموو قۆناغەکانی بڕێوە مقاول بێت ئیشی لێ بکات ئێمە بەڕاستی فترێکی کەممان بەدەستەوە دەبێ ئێمە ئەو ڕێگە بە تەواتی قەپات بکەینەوە بۆی مقاول کاری خۆی لەسەر بکات ینی ئەو ڕێگا هەر نامێنێ
تا فترێ هەتا ماوەیەکی تر بەڕاستی ئەمە دەبێت ڕێگاکە حەلی بەدیل بدۆزینەوە بۆی مقاول بێ ئیشی خۆی لە دۆڵی سماخۆلی بکات لەوە کۆتایی پێدێ بە ملیار و 600 میلیۆنە بەڵێ ئیشی خۆی تێدا دەکات بەڵێ زۆر باشە شتێکە گەرما بێ من پرسیارم نەکردبێ لەسەرەوەی کە ئەو وەزعەکەی کۆتایی دێەوە قسەیەک بێت یان پەیامێک ئاراستەی سەر و خۆت بکەیت بەڵێ ئێمە وەکو خۆمانەکو ئیدارەی کۆیە دڵنیای هاوڵاتیانی بەڕێز دەکەمەوە لە قەزای کۆیە وەکو ئیداری کۆیە بە هیچ شێوەی خەمسار نەبووینە لەو جانیبەوە ئێمە هەم بڕوا بکە ئەگەر هەفتەی دوو ڕۆژ لە هەولێر نەبین ڕۆژێک بە مسۆگەری لە هەولێنی ڕاکەڕاکی ئەو وەزارەت و ئەو شوێنە بۆی ئەو کێشە ئەو گرفتانە چارەسەر بکەین خەریکە دەگاتە هەندێک ئەوەی کە کێشەکانوان چارەسەر بێ لەوەی کە من باسم کە ڕێگای فیدرالی کە لە کۆیە ئەو 6 ملیار و 300 میلیۆنە و ئەوەی ئێرە ئەو پارەکە بەو شێوەیە ڕێگەی هیران نازانین کار لەسەر بکرێت بۆی 2000 بتوانێت ئەو لۆدە تەوزیع بکەین و لەگەڵ ئەوەی خەمە گەورەکەش ڕێگەی دووسایدی کۆیە هەولێرە کاری لەسەر کراوە ئیشاڵڵا بە نەتیجەیەکی باش دەکات و من لێریشەوە بەڕاستی داواکارم وەکو گوتم هەر خەمی ئیداری کۆیە نەبێ خەمی محافەزەی سلێمانی بێ ئیداری ڕاپەڕین بێ گەرمیان بێ کە هەمویان لە کۆیە هاتوچۆی هەولێر دەکەن گفتەکە چارەسەر بکرد و داواکاریشم لەسەری خۆمان بەڕاستی خێراتر بێنە سەر خەت بۆی ئەو گرفتە بەڕاستی خەڵک هەم لە دۆڵی سماخولی زۆر پێی نیگەران و زۆر لە باردۆشی خراپدا و ئەمەش ئەو ماوەی پێشی کۆیەتان بینی بەڕاستی لێ شوێنێکی دنیا نییە بار هەڵگر و تڕێلا بێتۆ ناو کۆڵانەکان دوجار ئێمە هەم کە خەڵک ڕێگاکە کرد ئێمە هەروەکو ئیدارەش ئێمە قەرار و بڕیاری ئەوماندا بەڵێ لە بازەکانی هەم داوداوە و لە تۆبزاواش ئێمە ڕێگاکەمان قەپات کرد لەبەرەوەی بەڕاستی مەترسی هەبوو کارەسات لە ناو شارەکە دروست بێت سوپاس بۆ بەڕێز حاکم تاڕق جەلال قایمی قەزای کۆیە سوپاس بۆ بەڕێزتان هەڵبەتە لەسەر کۆی ڕێگەوبانەکانی سنووری قەزای کۆیە لەگەڵ بەڕێز کۆسەر حەمە ساڵح بەڕێوبەری چاکردن و پاراستنی ڕێگەوبانی کۆیە قسە دەکەین کا کۆسەر سلااو لێبێ سلااو لە ئێوەش بەخێر بۆچی ڕێگەوبانەکانی کۆیە بە گشتی ئانی دەرەوەی شار بە ڕێگای دووساییدەوە بۆمان باسکەی هەولێر کۆیە و بە ڕێگای سماقوڵی و حتا ڕێگەی سکتانیش کە ئەو لۆد و قەرەباڵقی کەوتۆتە سەر ئەم ڕێگانەوە ڕێگەکانیش ئەمە حاڵیانەکە گرفتی بۆ هاتوچۆ بۆ بار هەڵگرەکان بۆ بازرگانەکان بۆ هەم بابەتێک دروست کرد بەخێر بێن سەرچاو تاوان بەنسبەت هاتچوو لە شاری کۆیە پاش ئەو ناڕزایەتی کە لە شاری کۆیە دروست بوو خۆتان ئاگادارن خەڵکەکە و ئیدارەی کوێش دشیان بۆ کرد کە ئەو بارگران بێنەوە کوێت دەبتە مەترسی بۆ سژیانی باهەرگرەکان زیاتر کە ئەوە جەنابی قایم خام ئاگادارە لەو مەسەلانە لێ وایان پێ باش بوو لەگەڵ بەڕێز پارێزگاری هەولێر بڕیاری ئەو بدەن کە بۆ ماوەیەکی کاتی تاک و دووسایدەکەی ناو فیدرالی دەست بەکار دەبتەوە بستەوە شەقامە ڕێگاوبانەکانی دەرەوەی کۆیە یەک لەوانە ئەو ڕێگاوانی کە ئێستا لێرەینە سماقۆلیە یەکتر ئەوەی ڕێگای سکتانە و ڕێگای بالیسانە بەڵام یەک کێشەمان هەیە کاکزانە لێرە ڕێگای سکتان و ڕێگای سماقلی هەردووچیان پرۆژیان هەیە هەردووچیان خراپن لە ژێر پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە یەکیان لە ژێر نۆژەنکردنەوە ڕێگای سکتان ئێستا کاریدا دەکرێت بەڵێ کاریدا دەکرێت و ئیشەی ناتوانێت بێدا بڕۆی و ئەوەش ئەو لێرەش پرۆژێکی بۆ دەرچووە و ئێستا لە تەندەرینگ و ئیحالەکردن بۆ مقاول کە 2 کیلومتر لەو جسرە نوێیەکە کرایە 2 کیلومتر 200 متر لەو بەر و لەو بەری جسرەکە دەبی ڕێگای لە بکرێت ئەو ڕێگای ئەوە نییە بارهەگرن نیە ئێستا پێدا بڕوە بەڵام بە حاڵەتی ناچاری و ئێستا بارهەگرەکان هاتنەوە ئێرە باشە ئێوە تەنها ئەوەی کە دڵخۆشکەر بێ پێتان بێ ئەوەی کە ینی پارەی بۆ تەخسیس کراوە و بەڵێ بەڵێ ئەوەی ڕێگای سکتان لە پارێکەوە دەستمان بەکار کردیە بەڵام لە زستاندا ئیشەکانمان ڕاوەستا ئێستا ئێسان دەست بەکار دەکەێنەوە ئەو پرۆژەی سماخۆلیش ئێستاوە لە ژێر تەندەرینگ و حالەکردن ئەو سەر بەنداوەکە یاخود نەخێر ئەویان ناتوانێت نانا ئەویان ئەوە هیچ ئەوەی بارهاگرنی ئەو ڕێگایە ئەوەی کە جسرە گەورەکە کە دروست کراوە پردێشی گەورەیە ئەوە بەڵێ ئەو گردە دەبی ببردرێ ڕێگایشی ڕێک و پێک دروست دەکرێت بە 2 کیلومتر لەو بەر و لەو بەریش دەکرێت ینی ڕێگایشی ڕێک و پێک دروست دەکرێت بۆ ئەوی دەتوان بیر لەو نەکراوەوە ئەوەی تر دوو سایت بکرێ و ئەولاد بیر لە دوو سایت ینی هیچ بیرۆکەیەکێ لەو بارەوە بیرۆکەی دوو سایت لۆ ئێرە نییە لۆ ئێرە باسی ئەوە نەکرایە بەڵام لۆ کوێ و هەولێر ئەوەی کوێ هەولێر بەچی گەیشتۆ هیچ
طبعا ئەمەلێکی زیندوو بێتەوە بەڵێ ئەوەی کوێ هەولێر پەیوەندی بە ڕێگاوبانی هەولێرەوە هەیە چکە جادەچی نوێ دروست دەکرێت دووسایدەی نوێ دروست دەکرێت ئەوەی ئێمە چاکن و پاراستنین بەڵام لەگەی ئیدارەی کوێ لەگە بەڕێز کاکتارێک هەر کاتێک کە دەچین بۆ هەولێر هەموو هەفتانە کە دەچین جارێک دوجار دەچین بە هەولێر بە دوواداچین بۆ ئەوە دەکەین خۆشبەختانەی ئەو ساڵ پەیوان وعدی ئەویان پێداین کە بودجەشیان دابین کردیە دابی کردیە تەرخان ئەوە کرایە بۆ ئەم ساڵ ئەگەر دەست بەکار بکرێتەوە شتێکی باشە زۆر باش کاکۆ سەر ڕێگەی کەلکەسماک کۆیە نۆژەنتان کردو تۆ چاکردن پاراستن بەڵێ بەڵێ ئەو ساری پار دو ساڵ پێشستا بە ئیمزای بەڕێز کاک قوبات تێچی 6 ملیار بوو ڕێگای دەشتی کوێتاک و ناو قەزای دوکانیشمان برد ڕێگایکی ئێستا هیچ بێ مشکل گرفتین ئێستا تاکە گرفت ئەوەیە کە هێشتا دەستی پێ نەکردووە ئەوەی سکتانیش کە تەواو بکرێ 16 بۆ هەفتای تەواو کراوە 16 ماوە کە تەواو بکرێ بۆی ئەوان شتوان بێت هەیە ئەمە تا ئێستاوە وەرزیشکردنە کارکردنە ئێستا وەشی باسمان کرد لە حالەکردنە یعنی ئەوەیە کە لانش کرایە مقاولی یەکەم بۆ یەکەم و دووەم سێم نازانم کامیان ئەوە خۆیان دەزان ڕێکاری یاسایی و فەنیە وەزارەتی ئاوەندانکردنەوە پێیان دەستپێرێ بە مقاولەکە سپاس بۆ بەڕێز سپاس بۆ جەنابیشتان چاکن و پاراستنی ڕێگەوبانی کوێ سپاس بۆ دەستان خۆش لەگەڵمان بن هەڵبەتە ئەو ڕێگای کە دەیبینن لێرە لەو بەرکە ئۆتۆمبیلی تایبەت و ئۆتۆمبیلی بار هەڵگریشەوەی کە بینیتان هات هەمووی لێرە لەو ڕێگایە تێدەپەڕێ بۆ پارێزگای هەولێر ئەم ڕێگای ئەمە لێرە لەگەڵ چالاکوانی قسە دەکەین کاک ڕەشید دەلاک کاک ڕەشید بۆچی تەواوی زەخت و فشاری ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان هاتوۆتۆ ئەم ڕێگایە بەڵێ کاک زانە جاوەڵاگەر بڵێن تەواوی زەخت و فشارێک هاتوۆتۆ ئەم ڕێگایە تەواوی زەختەکە لەسەر ئەم ڕێگای نیە بەشێکی بە ناو کۆیدا دەڕوا و بەشێکی دەچێتەوە ڕێگای هیرانی هێشتاش دەچێتەوە بەڵام ئەوەی کە دەمانوێت بیڵێن ئەو زەختێکی ئێستا ئێوە لێرە دەیبینن کە پێتان زۆرە زەختەکە لێرەیە بە ڕێگای هیران و ئەوەی سماقوڵیشەوە هەمووی بەجارێک داهاتەوە ناو کۆی لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە ڕێگای کەرکووکوانە داخراب هەموو زەختەکە لێرەوە بوو ئەنی هەموو زەختەکە بەسەر بەناو کۆیەدا دەڕۆژت بۆیە لە کۆیە هەموو شەقامەکانمان بەڕاستی تووشی وێرانە بوون ئەو شەقامانێک کە لە ناو کۆیە بوون کە شەقامی زۆر کۆنن چەندان ساڵە نۆژە نەکرابنەوە کۆی گشتی ئەو شەقامانە ینی بەکەڵچیەوە نەما بوو ئۆتۆمبیل بەسەریدا بڕوا بە تەواوی وێران بوو بووە ژینگەی ئەو شارە بە تەواوی پیس بوو شارەکە پڕبوو بوو لە تەپ و تۆز و خۆڵ شەقامی وا سەرەکیشمان نییە کە بەڕاستی بۆ بار هەڵگر بشێت کە بە ناو کۆیەدا هاتوچۆ بکەن بۆیە ئێمە چەند جارێک لە کۆیە گرتبوونەوەمان کرد ڕێگریمان کردەوەی ئەو بار هەڵگرانە بێ تەوزیع بکرێن ینی ئەگەر بێت و حەلێکیش نەبێ وەکو بیدایی کە چارەسەریان بابەتە بکرێن ئەم بار هەڵگرانە تەوزیع بکرێن بەسەر چەند ڕێگایەکدا نەوەکو هەموو زەخت و فشارەکە بکەوێتەوە سەر کۆیە ئێستا ئەو بار هەڵگرانە ئێمە لە بازگەکە دەبینی دوو بازگە هەیە هەمووی کیلۆمەترێک لە نێوانیانە بەڵام لە بازگەکەی ئەولاتر کە داخلی شاری بۆ شاری هەولێر دەچی مەسەرەن جگە لە وێرانەی ڕێگەوبانەکە ینی قەرەباڵغێکی زۆر دروست دەبێت ینی زەختێکی زۆر لەسەر بار هەڵگرەکان دروست دەبێت ئەمە بۆ خۆی ئەوە سلمێنەری ئەوەیە کاکزانە تاوەکو ئێستا ئەم حکوومەتەیەک ئیدارە نیە ئەگەرنە لە نێوانی کیلۆمەترێک دوو بازگەت بۆچیە ئێت پێویست دەکات لە نێوانی کیلۆمەترێکدا دوو بازگە هەبێت لە بازگەیەک بە ئاسانی بەڕێ بکرێن و لە بازگەیەک ئیستیفزاز بکرێن ئەوە بەڕاستی حەق وەزارەتی ناوەخۆ یەکێک لەو بازگانە کە پێویست نەلای بدا ینی بە تەنسیق یاخود بەوە ئەوەی تۆ زانیارەتی بێ وەکتزالاکۆن بۆ چی فشار دەخرێت سەریان مەسەلەن وەکو دەوترێت خۆیان دەیڵێن لە بازگەی چێتی دەڵێ بڕۆ لە بازگەی پارتی دەڵێ بوەستە ینی بار بەدەستدا ئەوە بەڕاستی شتێکی زۆر نامەنتقا وەکو سەرانەیە گوایە دنا ئێستا وەرە لە ئەندام پەرلەمانەکان بپرسە لە خەڵک بپرسە لە ئیدارە بپرسە لە محافەزە پرسە چێ دەزانێت و پارێکە لێیان وەردەگیرە لە سۆنەرەکان بۆ شێ دەچێت من جەنابەت دەپرسمە کوڕاگەان کارێک زانیاری تا ئێستا پارە بۆ چێ دەچێت چێ وەری دەگرێت کۆمپانیا وەری دەگرێت ئایا دەسێتەوە خەزانەی حکوومەت سۆنەری ژنیانی بەدەست دەپشکێنرێت بەدەست دەپشکێنرێت دواتر هەندێک ئەوانە بە بەتاڵی دێن خۆ ناپشێنرێن بەس پارەکان لێ وەردەگیری و بڕۆ ینی دواتر ئەو پارەیە لە شەقامەکان سرف ناکرێت مەسەلەن لە شارەکە سرف ناکرێت لە سنوورەکە سرف ناکرێت ئەو پارەیە بۆ چیە چێوەری دەگرێت ینی ئەوە زۆر جێگای پرسیارەکە ئێمە بەڕاستی چەند ساڵێکە ئەو پرسیارەمانێ هەم لێرە هەم لە بازگای دێگەڵا ئەم حاڵەتە هەبوو ینی جیروگرفت دروست دەبوو هەز ناکەی سفزازیەک یان بێزاریەکیش بۆ ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان دروست بۆ لە نێوان
ینی لە ئاڵوگۆڕی بازرگانی ئای بە تاکیدەوە گرفت بۆ ئاڵوگۆڕی بازرگانی دروست دەکات و کە تۆ پارێ لەوانە وەردەگیرێ زەختەکە دووبارە دەکەوێتەوە سەر هاوڵاتی ئەو موادەی کە پێێتی ئەو بارەی کە پێێتی ئەوش لەسەر هاوڵاتی دووبارە ئەو ئەشیایی کە هەیەی گرانی دەکە مەسەلەن وەکو ئەوەی کە لە سنوورەکان چۆن داخل دەوێرە سنوورێکە بەڵام بە شوازێکی کەمتر پارێ لێ وەردەگیرێ ئەوەش دووبارە لەسەر هاوڵاتی دەبێتە ئەرێک ئەوان ئیسیبزاز دەکات گرفتی بازرگانی دروست دەکات بۆوان باشە دووسایدی کۆی ینی ئێوە ئەو فشارەتان دروست کرۆک چالاکوان و خەڵکی کۆی و گەنج کە فشارەکە بکەێتە سەر ئێرەش هەر سەر بە کۆیە ئێمە حەقی تەواو دەدەین بە خەڵکی سماقۆری و خەڵکی ئەم سنوورە ینی ئێرە بەڵێ بڵێ شوێنێکی گەشتیاریە خۆیمە سماقۆڵی ژەر بە بەشێک لە کوێ دەزاری وە سەر بە قەزای کۆیەوە بە کەسی خۆمانیان دەزانین ئەوە نییە مەسلەی ئێمە بڵێن ئەو بارەڵگرانە لە کۆیەوە بە بێنەوە بۆ سماقۆڵی ینی تەڵەبی ئێمە ئەوە بێ بەڵام ئەوە ئیدارەی هەولێر محافەزا وای ئەوە کردو تەسمیم کردووە کە بەشێکیان سۆنەرەکەی گواستۆ بێنەوە کۆیە بەشێکیان ڕێگای سماقۆڵی بەشێکیان ڕێگای هیران بەڵام ئەوەش هەر حەل نییە ینی بەڕاستی حەلی ئەم بابەتە تەواوکردنی دووسایدی کۆی هەولێرە ڕێگا لاوەشەکەی کە ئێستا و یاکسایدەی ڕۆژانە ئۆتۆمبیلی پێدا دەڕوات ئەو ڕێگایە ببێ بە ڕێگای ساری بار هەڵگرد و سایدەکەش تەواو بکرێت خەڵک بە ئاسایی بتوانێت بۆ ڕێگادا بڕە ئەو کاتە هیچ گرفتێک نییە دەتوانن ڕۆژانە بە هەزاران بە ئۆتۆمبیلی بار هەڵگر بۆ ڕێگایدا بڕۆ ئەمە گرفتمان لەگەڵەوە نیە بەڵام ئێمە گرفتمان لەگەڵ ئەوەیە بەڕاستی چیتر نامانەوێت خەڵکمان لە ڕێگای نێوان کۆی هەولێر بەڵام ئەم ڕێگاش مەترسینی ئێستا هەم ئۆتۆمبیلی بار هەڵگر هەم ئۆتۆمبیلی تایبەت بۆ دەمەترەدا دەڕۆ کە پڕێتی لە چاو لە کۆیش هەمان حاڵەتەکە زاناژ ینی خۆ لە کۆیش جیاواز نییە لەوەی بڕۆ ڕێگای کۆی هەولێر سیرکە ئەو ڕێگای تاکسایدا هەمان زەخت و فشار و حاڵەتی لەسەر سایدی کۆی هەولێر بۆ تا سندراوە وەڵاهی ئەوەیان دەڵێن بەشێکی پەیوەندی بە قەیرانی داراییەوە هەیە بەڵام بەڕاستی بۆ ئێمە جێگای پرسیارە بۆ ڕێگای سەرجەم قەزاکانەوەی کە بەناو سنتەری محافەزەی هەولێرەوە دەیان بەستێتەوە سەرجەم شارەکان کراوە بە دووسایت بۆ ڕێگای کۆی هەولێر ناکرێت بە دووسایت ئەوە 11 ساڵان پرۆژێ 120 کارەکانی کراوە ینی بەڕاستی ڕۆژ نییە خەڵک لەم ڕێگایدا نەبێتە قوربانی خەڵک کەم ئەندام نەبێ ینی ئەمە خەڵکمان لێ دەمرێ خەڵکمان لێ کەم ئەندام دەبێ هەر ماوەیەک لەمە پێش 5 یاریزانی جوان لە شاری هەولێر هاتوون لە شارەکە ئێمە ئاشتەوایی بکەن وەرزش بکەن لە ڕێگا کە دەگەڕێنەوە دەبنە قوربانی ینی ئەوە بەڕاستی بۆ ئێمە کارەساتە وای لە هاتۆ بە خزم کەسەکانمان بڵێن کاکە سەردانمان مەکەن لە ڕوومان نەیە کە گلەیان لێ بکەین بڵێن بۆ سەردانمان ناکەن ئەوان بە ئێمە بڵێن بۆ سەردانی ئێمە ناکەن ینی ترسمان لەوەیە کە کەسێکمان ئازیزێکمان دەچێتەوە ڕێگایە وەکو ڕێگای مەرجی لات وەکو وایە ئەو کەسە بڕوا بۆ بەرەی جەنگ ینی تا دەگاتە جێ دەبێت چەند پرسیارە ڕۆژنامە نیێژ لای من هەیە مەسەلەن بۆ ئەو ڕێگانەی کە پارێزگای هەولێر بە قەزای کۆیە یان ڕوونتر بڵێم ئەو دوو زۆنە بەیەکەوە دەبەستێتەوە و ڕێگاکان وێرانن ینی لە ڕێگای نێوان دوو دەوڵەت دەچن لە ڕێگای وڵات هەر ڕێک وەکو ڕێگای نێوان دوو دەوڵەتە ینی خۆ وەکو گوتشمەوە سەلمێنەری دوی دارە یەکەیە ئەو بازگەی کە لێرە هەیە لە مەسافەی کیلۆمەترێک دوو بازگە و ئەو ڕێگای دووسایدی کۆی هەولێر کە 11 ساڵە ڕێگای تەواوی شارەکانی تروا خەریکە بکرێت بە دووسایت بۆ ڕێگای کۆی هەولێر ناکرێت ینی ئێمە بەڕاستی کاکزانە یەک قسە لێرەدایە ئێمە نامانێت تەسفیع حسابی سیاسیمان لەگەڵ بکرێت ئێمە بەڕاستی هاوڵاتین دەمانوێت بژین نامانوێت چیتر بەڕاستی ئازیزانمان خۆمان بکەوینە ژێر تایەت ڕێلەکان نامانوێت چیتر خەڵکمان لەم ڕێگایە بێتە قوربانی نامانوێت بە ئاستەنگێکی زۆر بگەین بە هەولێر دواتر ئەگەر بێتەوە ڕێگایە تەواو بکرێت جوڵەی بازرگانی لە کۆیە بۆ هەولێر مەسەلەن زۆر باشتر دەبێت خەڵک دەتوانێت بڕوا بە ئاسانی لە کۆیەوە لە هەولێر کەسابەتی خۆی بکات لە هەولێرەوە بێتە کۆیە ینی ئێمە ئێستاگە لە کۆیە بچین هەولێر لایانی کەم دەبێت ساعتێک ساعت و نیوەکمان پێ بچێ ئەم ڕێگایە خۆی ڕێگای 25 دقەیە بۆ 30 دقەیە ینی ناکرێ بەم شێوەیە دەسەڵات ئەوەندە کەم تەرخەم بێ بەرامبەر بە گیانی هاوڵاتیان بەرامبەر بە ژیانی هاوڵاتیان ئەوەی کە لە 30 ساڵی حکومڕانی یەکێتی و پارتیدا هەبووە بە تەواوی کەم تەرخەم بێ ینی شارێکی وەکو کۆی ناکرێ بەڕاستی بەم شێوەیە پەراوێز بخرێ بەم شێوەیە بکرێتە قوربانی بجاب بۆ ڕاستکردنەوەی ئەو بابەتەش ئەوە هەردوو سایدی کۆی هەولێر نییە ئەوە گرێدانی پارێزگای سلێمانیە بە هەولێرەوە ینی خۆی لە شەقامەکە بۆ ئێمە نییە ناکەی ئەمە بەهۆی ئەمەوە نەکراوە بۆی ئەم جوڵەی بازرگانی گرفتی بۆ دروست بێ مەسەلەی اختیرات یەکەڵبوونی بازرگانی کێشەی بۆ دروست بێ ئێمە بە تەواوی وای دەبینین کە نایانەوێ پارێزگای هەولێر و سلێمانی پارێزگای هەولێر و سلێمانی بەیەکەوە ببەستنەوە ینی ئەو بەستنەوەی هەبێ ئەگەر نە هیچ گرفتێکی تر نییە ئەگەر قەیرانی دارایی هەیە بۆ ڕێگای شارەکانی تر دەکرێت بۆ ڕێگای کۆی هەولێر ناکرێت دوا پەیامی تۆ کاکڕەش وڵای دوا پەیامی منەوەیە بۆ سەرۆکی وڵای خۆیان دەمێکە و جەنجاڵیە دەبین و باشیان پێینە دوا پەیامی من ئەوەیە بۆ سەرۆکی حکوومەت و بۆ جێگرەکەی بەڕێز کاقوبات تاڵەبانی کە بەڕاستی خەمێک لە دووسایدی کۆی هەولێر بخۆن تا ئەم شەقامانە بەم شێوەیە وێرانەبێ چیتر ئازیزانمان نەکەونە ژێر تایەت ڕێلەکان
و پەیامێکی ترمانەیە ئێمەوەکو خەڵکی شاری کوێە بەڕاستی بە هیچ شێوەیە قبولی ناکەین جارێکتر ئەم بار هەڵگرانە بەناو شاری ئێمەدا جوڵەی بازرگانی بەرپرسان لەناو شارەکەی ئێمەدا بەردەوامی هەبێت و بەڵام ئێمە 11 ساڵە چاوەڕێ دووسایدی کوێ هەولێرن بۆمان تەواو نەکەن ئێمە بە هیچ شێوەیەک جارێکتر ڕێگە نادەین ئەم سیارە بار هەڵگرانە بەناو کوێدا بڕۆ. سپاس کاک ڕەشید ئەمە ڕێگای بێکەوە بەستنەوەی دوو پارێزگا لە هەرێمی کوردستان لە زوومی کامێرەی کورسات نیوزەوە بیبینین. ئێمە لە نێوان دوو بازگا کە لە یەک پارێزگادان بەو شێوەیە لەو بازگەیە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان دەوەستێنرێن قەرەباڵغێکی زۆر دروست دەبێت لەو بازگانە گەر هاوکارم وێنەکان بگوازێتەوە ئۆتۆمبیلێکی زۆری بار هەڵگر ئەمە تەنها لە نێوان یەک پارێزگاواتە قەزای کۆیە و سنووری کە ئێمە تیایداین هەر سەر بە پارێزگای هەولێرە لەم بازگەیە دەوەستێنرێن و لەبەرەوەی سۆناری لێنە بەشێک لە بارەکانیان بە دەست دەپشکندرێت ئەمە گرفتی بۆ بازرگانان دروست کردووە ئەمە ئەگەر هاوکارم وێنەکان بتوانێت بگوازێتەوە هاتن گرفتێکە و ڕۆیشتنەوە شەر گرفتێک ئێستا لێرە دەیان بار هەڵگر لێرە لەو شوێنەوەستاوە کە تەنها بازگەیەکی ئاساییە بەڵێ وەک دیارە بارەکان دەبێت بکرێنەوە تەنها ئەگەر ئۆتۆمبیلەکە یاخود بار هەڵگرەکە بە تاڵ بێ ڕێگەی پێدەدرێ بڕوە ئەویش بە هەمان شوێ دەبێت بە بڕێک پارە بدات لەگەڵ ژمارێک لە شۆفێری بار هەڵگرەکان گفتوگۆ دەکەین بزانین لە ڕێگای نێوان ئەو دوو بازگەیە چی هەیە بۆچی لە شوێنێک دەوەستێنرێ لە شوێنێک ناوەزرێت تا چەند ئاستەنجیان بۆ دروست دەکرێت هەڵبەتە لەبەرەوەی ئەوان بەردەوام کاسبی خۆیان دەکەن نانەوێت شێوەیان دەکەوێت بەڵام قسەمان بۆ دەکەن لەگەڵ ئەو بەڕێزە ئێوە لە نێوان دوو بازگە کە سەر بەیەک پارێزگایە گرفتەکان چۆنە کە دەچنە ئەو بەر کە دێنەوە چۆنیە بۆمان باسکەی بە ڕاشکاوی ئێمە کە کاتێک بە هیرانەدا دەڕۆشتن ئێستاویان لێتەرکردین دوایی بە کوێدا کوێشیان لێتەرکردین هاتنەوەمان بە کوێدا و ئێشیان تەرە کرد ئێستا لێرەوە دەڕۆین ئێواران ڕامان دەگرن سعات 12 سێتەرەدا دەخرێ کە لێرەوە دەردەچین لێرە قەپانێکەکەین لە کەس نەزان قەپانێککەکەین نایخوا ئەو قەپانە خۆی بۆ 6 سعاتە نایخوا یعنی وامان لاتەوە بە کوردی واز لە سیارەکانمان بێنین و لەسەر جادەشت بفرۆشتین قاواتەوە بێزار بووین ئێوە چ بارێک هەر بارێک بێ هەر بارێک بێ هەر سیارەی بار هەڵگر بێ کە بەرەو هەولێر بڕوە ئەوە چی تێگەیشتون لەوە گرفتی بازرگانی نێوان هەولێر و سلێمانی چی دروست بووە ئیشەکە زیاتر کەوتە هەولێر بەڵام بۆ ئێمە زۆر ناخۆشە جارەی ئێمە شیژ لێدانی هەیە بەڵام بۆ سیارەکانی کە کارتۆنیان پێ یان شوتی و ئەو خواردەمەنی شتەکانی دیکەیان پێ حەفریەکەن ئەنی ئەوان ڕادەژیرن سۆنارێک نییە سۆنەری لێ نیە سۆنەر لە خەتی کۆیە بەڵام ئێستا ئەو خەتیان لێدا خستوین بەدەست دەپشکندرێ ئەوەی کە دروست دەبێت لەو ئەو قەرەباڵغەی ئەوەیە کە سیارەکە حەفر دەکەن حفری دەکەن باش ئێستا ئێمە بازگەیەکمان لە بەردەمە ئێوە نەوەستێنران بەڵام بۆ لە بازگەکەی تر دەوەستێنرێن چیان پێوتون تا ئێستاوە ئێمە وەکو ئەو سیارانە چەمپ هیچ شتێکی وایان پێ نەوتین بەڵام لامانە دەن حەفریەکەن جار وایە 2 ساعتی پێچێ 3 ساعتی پێچێ هەتا وەکو ئەو سیارە حەفر نەگرێت سیارەشکە بانگ ناکەن ینی بەگشتی گرفتی بۆ بازرگانی دروست کردووە 5 ساعت ئەمە لە سۆنەر و لەو سێتەرێ ڕاوەستاوین 5 ساعتی ڕێک ڕاوەستاوین پرسی بازرگانی مەسەلی زۆڵی بازرگانی دروست نەکردووە زۆریشی دروست کردووە حەز زۆری دروست کردووە گوزەرانیەوەشی دروست نەکردووە بەی چۆن ئێستا ئەگەم مەسەلە ئەوە نەبێ مەسەلە ئەو سێتەرە و ڕاگرتن و شتانە نەبێت تۆ هەولێر 2 ساعت و نیوە سیارەی بەر هەڵگر یعنی 2 ساعت و نیم من بۆ سیارە ئاسمان بێ لەو سەری ئەگەر بهێڵن یعنی تاخیرم نەکەن بە 2 ساعت دێمە یعنی 4 ساعت نیە معقول نیە 5 ساعت لێ بوەستم بەس
بازگەکە 5 ساعت بوەستم بە 5 ساعت منەگەڕێمەکان بەڵێ چیترت هەیە بۆکو شۆفێرێکی بار هەڵگرت وڵی هیوادارم ڕێیەکمان بوو بکەنەوە یعنی ئەوەنە ڕانەگیرەین ئێوە بۆچی لەو بازگانە دەوەسێنرێن ڕەوشی بازرگانی و جم و جۆڵی بازرگانی لە ئێستا چ گرفتێکی بۆ دروست بۆ لە نێوان هەولێر و سلێمانی بەکار وڵی بە تایبەتی گرفتی جادەوبانمان زۆر زۆرە ئێمە وەکو سنووری ئیدارەی ڕاپەڕین هەر ئیشێکمان بۆ هەولێر هەبێ هاتوچۆمان زۆر زۆر بە زەحمەتە بۆچی لەبەرەوەی لە بازگەکان زۆر تاخیر دەبین ئێستا بنمونە ئێستا ئەمڕۆ پێنجشەمەیە تۆزێک چۆڵە بە حکمەوەی ئاگادارین کە تانکەرەکان نان تانکەرەکان دێن وەکو شتێک بۆوان فری یەکسەر دەڕۆن بە سەیتەرەکەدا وەکو هیچ شتێک نەبێ بووان یەکسەر دەڕۆ بۆ بار هەڵگرەکان چۆنەوانی کە بۆ بار هەڵگرەکانی وەکو ئێمە و ئەوانەی کە باری وشکە و ئەو شتانە بار دەکەن بنمونە سەفح و چادری پێ دەڵێن ئەو تڕێلانە ئەوانیش بە هەمان شێوە عەزیەت زۆر دەدرێن لەبەرەوەی چیتان پێ دەوترێت لەو عەفر دەکرێت پێیان پاران لێ وەردەگیرێ بەڵام ئێمە لێرە پارەکە وەردەگیرێ هیچ وەسڵێک نییە کرێکارە وەری دەگرێ بە عیسا کرێکار چی وەردەگیرێ پارەکە وەکەوەی کەشفی بارەکەت بۆ دەکە پارەکە بە نسبەتی کەشفی بارەکەت بۆ دەکات لە کوێ بار کراوە هە لە هیچ شوێنێکی سۆنار نەکراوە کەشفی بارەکەی چۆن دەی شوێ بار دەکرا لە گومرگی لە چێلێ دێ لە گومرگی داڕشمانی گومرگ دەکرێت فعز دەکرێت هەموو شتێک دەکرێت نووسراو هەیە وەرە چۆن کتابی گومرجی پێ ناخوا نایە و کەشفی خۆیان دەکا باشە کەشفەکە چۆنی دەکرێت کەشفەکە بۆ نمونە ئەگەر کارتۆ ناتۆ شتانە بە عفری پێ دەکەن تا بنی دێنن بۆ نمونە ئەگەر مەجای هەبێ لە سێ شوێن چاڵی دەکا بۆ کرێکارانە ئەو 15 و 10 دەگر بۆ کرێکارانە ئەی ئەگەر ئەوە نەبێت بەسە لە حفرینەکە چیتری پێ دەکەن ئەگەر ئافرینەکە پێمانەیە شتێکی ئەو قەرەباڵغی لەو بازگانە دروست دەبێت هۆکارەکەی ئەو کارەکەی دوو بەشیەوەیە بڵێ چ گرفتێکی بازرگانی دروست کردووەوانی کە ئەوە ئیشیان بۆ دەکەن بازرگانەکان چیتان پێ دەڵێنانی گرفتی دروست نەکردووە لە جمە جۆڵی بازرگانی گرفتەکە هەر تاخیر بوونە بۆمە هیچکە نیە بۆ ئێوە تاخیر بۆ ئێمە تاخیر بوون ڕێگامانی ئێستامە بەو شاخەمان هەڵدەجێرن بە سەفینی بۆ نمونەوە دەوەتی ئەو کۆیە قەتعکرا و هیران قەتعکرا ئێمە هاتووی نێرە دەنا ئەمە هەموو ڕۆژێک بۆ شاخە دەدڕۆین بە 1 سەعات سەر دەکەوی دادەبەزی ڕێگا ئەگەر ڕێگای 5 دقەیە پەیامەت چێکە لە نێوانی یەک پارێزگای هەرێمی کوردستان ئەم بابەتە بە ئێوە دەکەن وەڵاوی ڕاستی بە هەرێندە ماوە ڤیزی لێ دەرێ بۆ لێرێ دەبێت ڤیزی لە پاسەپۆرتەکەمان دەین بۆ لێ لانی پەیوەنددارە من پێم باشە ئەو سارە بار هەڵگرانە هەمووی لێک ڕێ نەکرێت لە سنووری لە کەلارەوە هەتا تۆ لێت ناگەڕە بە کەرکک دابڕۆی بە کەلکەسماق دابڕۆی هەمووی بێنی بۆ یەک زادە کاکە 3 ڕۆژ هاتووە ئەو جادەم بۆتە چاڵ و چۆڵ ئەوە تقریبان 10 ڕۆژە سارە بێرەدادی ئەو بازگەی هیچ کێشیانێ بەڕاستی زۆر محتەرم زۆر بەڕێزن زۆر ڕێزارن ئەوانی هیچ کێشە وەکو ڕێزوانە بەس ڕاگرتنەوەی تێدا کەشفی ئەوەی دەکەندنا هیچ مشکلیان نیە مشکلەمان ئێوە گرفتەکەتان چییە لەو بازگانەوە چیتان پێ بۆ بارەکەتان چی وەڵامە بانزین پێەیە بازیتان پێ لە بازگەکە چیان پێوتر وەڵاوتی چیتان پێوتمان بانزین گوتی زەحمە نەبێ بگەڕێرەوە بۆ بگەڕێیتەوە وەڵی تر نازانم لەکوێ ئێمە لە سلێمانی وات بۆ ئەتانویست بنزین بەنە هەولێر ینی بۆ بنزیکانی حکومی یاخود تیجاریە بازرگانی بنزیخانە لێکە بازرگانی تر بۆ کەسێکی وەک تۆ بنزیخانەیەکی کڕێت و بۆ ئیسفادە ینی لە مەرزی باشماخ و پەرستخانەوانەوەدا بەڵێ مەنەفێسی لەگەڵە هەموو شتیشی لەگەڵا بەڵێ باشە گرفتیەوە چێکە لە شەوا بێدان لە وەڵی نازانێ چەند تەنکەر بوونیەوە وەڵی ئێمە سێتەن کردین وتی بگەڕێنەوە بەڵێ ئێوە چێکەنەی وەڵی لێرا خەوینە تا بەیانی ویت بزانین خی گەڕانی چیە زۆر باشە ڕۆژانی تر ئاستەنگ چیتان بۆ دروستە بێت وەڵی کێشە نەبووە لەمەوە پێش کێشە نەبوونەوە. هەڵبەتە بۆ بە دوواداچوونی تەواوی ئەو گرفتانە لەگەڵ ئەندامێکی پەرلەمانی کوردستان قسە دەکەین کە بە سوپاسێکی زۆرەوە بەڕێزیان لە بەشەوەوە هاتوۆتەم شوێنە بەڕێز شیرین یونس ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ تۆ کە لە بە دوواداچوون و لەو بەرنامەی ڕاهەل لەگەڵمان بەشداری خات و شیرین ئێمە ئەمڕۆ یاخودەم شەو بە دوواداچوونێکمان کردو هەم گرفتی ڕێگەوبان هەیە
و ئەم گرفتی بازگە هەیە لە نێوان تەنها پارێزگایە کە بۆ ئێمە بەڕاستی جێگەی تێڕامانە کۆمەڵێک بار هەڵگر قسەیان بۆ ئێمە کرد شۆفێری بار هەڵگر قسەیان بۆ ئێمە کرد کە بە جۆرێک بە چەند کاتژمێر دەیان وەستێنن تاکو دەست ڕێگان پێ دەم بۆ ناوشاری لێر بە دوواداچوونی ئێوە بۆ ئەوەی خەڵک خۆی قەیران بۆ خەڵک خۆی تووشی کۆمەڵێک گرفت و هەژاری بووە ئەمەش دروست بێت ئەوەی کە دەیبینین من و تۆ لە ئێوارەوە لێرەین دەبینین بار هەڵگرەکان چۆن و چ معاناتە چیان هێت طبعاً ئێمە لەو سەیتەرەی ڕاوەستان لە زۆر بار هەڵگرمان پرسیار کرد کە دەڵێ ڕجا دەکەم من مقابلە ناکەم لەبەرەوەی دوای تووشی کێشەم دەکەن وەک وایە لە هەرێمی کوردستان دەرچێ بچێ بۆ وڵاتە چیکە یعنی ئەوەندە ترسیان هەیە کە وەکو خۆشت لە پێشتر بینیت یەک لە بار هەڵگرەکان دەڵێ لە سیاقی بار هەڵگرەکان دەڵێ بەس ماوە ڤیزە بۆ هەولێر لێ بدەین بەداخەوە یعنی کە دەبینین ئەو هەموو بار هەڵگرە بەجادەکی یەکسایدی وێران کراوی تاساوی دەڕوا کەمە لە هەرێمی کوردستان سیرکەین ئەوەی تووشی گرفت بووە لە ناو هەرێمی کوردستان ئەو هەموو حادیسەی توش بوونە ئەو هەموو بار هەڵگری ئاگر دەگرن ئەو هەموو سیارانەی کە ڕۆژانە لەسەر ئەو جادەی تووشی حادیسە دەبن هەموو هەرێمی کوردستانی پێچاک دەکرا بەس پارەی ئەو سیارانەی کە دەسووتێن و کە تووشی حادیسە دەبن بەداخەوە سەرۆکی حکومەت زۆر بێ ئاگایلەوەی کە ئێستا دێن دەبینین لەو ماوەی ڕابردووی هێرشەی زۆر ناڕەوا دەکرێت سەر سلەیمانی گوایە سلەیمانی خۆکۆیە قەزایەکە بازرگانی شەوەنیە بۆ سسکردنی پرۆسی بازرگانی لە نێوان هەولێر و سلێمانی طبعاً پەیوەندی پێوە هەیە کۆی قەزایەکە سەر بە هەولێرە ئەوان ئەگەر بیانەوێ بڵێن ئێمە یعنی سلەیمانی تاوانی یەکێتیە کۆیە تاوانی کوێیە کۆی خێرە 13 ساڵە دووسایدی هەولێر کۆیە دەرچووە ئەگەر هۆکارەکەی سیاسی نەبێ هۆکاری چییە ئەو جادەیە تەواو نابێ بار هەڵگرەکانیش ئیسراحەت دەکەن و خەڵک هەرێمی کوردستانیش بە ئازادی ئەو بازرگانی دەیکەن پارەکە دەچێتەوە جیفانی ئەوان یعنی بۆ خەڵکەکە بە کوشتن دەدەن و پارەکەش بۆ جیفانی ئەوانە فەرموو لە سەیتەرەکان لە سەیتەرەی ئێرە لە سەیتەرەی دێگەڵی یعنی دادەندرا سیارە بوێت دادەچوو بەو سۆنەرەی باری پێ بایان پێ نەبا 20,000 لێدەستان ئەگەر پێی نەبایە 20,000 لێوەردەگر ئەگەر نا 50,000 لێوەردەگر وەسڵەچیان دەدانێ مۆریشی پێوە نەبوو کەس نەیدەزانی ئەو پارە دەچێتە جیفانی ئێستا ژێرە پارەی گوەردە جیرۆکۆ و شۆفێری بار هەڵگرانە قسەی کرد بەڵام بچی بۆ کرێکارەکانی ینی لە کوێی دنیا ماوە بەدەست پشکنین بۆ بارێک بکرێ لە نێوان یەک شاردا با هەیە لەو دنیایی کە پارتی سیاسەتی دەکاوە دەیبینین تا ئێستا ئێمە لە سەدەی 21 چۆن دەکرێت لەو سەردەمەدا بێن کرێکار بێنن خەڵک ئەزیەت دێن خەڵک دێ هەیە بار هەڵگرە یعنی بار هەڵگرەکەی ئی خەڵکی کەیە بەکرێ سیاقەتی دەکا لێرە چاوەڕێ دەکا شەو ڕۆژێک ناتوانێت هەر لە سەیتەرەکەی دەرچێ یعنی ئەوەی بەڕاستی ئەوەی ئەو حکوومەتە دەیکا ئەو حکوومەتە شکست خواردو دیکە لە هیچ شوێنی دنیادانیە تکایان لێ دەکەم ئەو پارەی لە سەیتەرەکان دەیجێڕنەوە بەس دابدرێمە لەگەڵ قایمقامی کۆیش قسەمان کرد وتی داوامان کردو کە سۆنارەکە ببرێتە ڕێگەی کەس نەزان یاخود هەردوو ڕێگاکەی لە شوێنێکە یەک بگرێتەوە بۆچی بەدەست دەپشکندرێ و ئەو ئیزدحامە دروست دەکرێت کە ئێمە لە کاکە سۆنەرەکە بچێتە بازگەی لە دێگەڵی بێ لێرە بێ بچێتە هەر شوێنێک چارەسەر نییە چارەسەر ئەوەیە دووسایدی هەولێر کۆیە بکرێ بۆ ئەوی ئەو بار هەڵگرانە چیتر ئەو هەموو ئاستەنگەی نەبێ لە هیچ شوێنی دنیادا نەبووە بار هەڵگر لە یەک سایددا بڕوە یعنی ئەو هەموو بار هەڵگرەش یعنی ڕۆژانە ببینە من بۆ ڕێگایە دەهات و کوێ دەکەم ڕەنگە جاری وایە 200 بار هەڵگر لە دوایەک ئایەوە کەی سرەیان دێ بە پشکنینی دەستیان تازە دەڵێ لە نازانم چ زمانێک ئەوانە دەژن چ حکومڕانیەکە دەکەن شۆفێری بار هەڵگرەوەتی ئێمە وەسڵی گوبەرجیمان هەیە و هەموو پشکنینێک کراوە بۆ دیسان ینی ئەمە بۆ بەدواداچوون بۆ من جێگەی پرسیارە ئێستا من ئەو لەو بازگەیەوە بۆ ئەو بازگەی کە ڕۆیشتوم بە 4 خولەک بۆ 5 خولەک گەیشتم لەم بازگەیە هیچ گرفتێک نیە لە بازگەکەی تر بۆ بەم شێوە ینی لە یەک قەزایە بۆ زۆر جێگەی پرسیارە بەڕاستی یعنی لای هەموو خەڵک جێی سەر سوورمانە فەرموو دوو سەیتەرە لەما بینی 500 مەتردا یعنی بەو شێوەی عەزابی لە سەیتەرەچان یعنی هیچ عەزابێک نادرن لە سەیتەرێک یەک سەعات لێکۆڵینەوەیان لێ دەکرێت وەکو وایە تیرۆریست بن لە شارە چکە لە وڵاتە چکە هاتەمە داخلی وڵاتەکەیان بێت ناتوانن دەرکەون طبعا ئەگەر دەرکەون ئێستا لەوێت تووشی کێشەیان دەکەن باش ئێوەکو یەکێتی پەرلەمانتاران یەکێتی لە چەند ڕۆژی ڕابردوو بەردەوام دەڵێن کە سزای سلێمانی و گەمارۆ خراوەتە سەر سلێمانی ئەمە بەشێکی گەمارۆکە نییە طبعا بەشێکی گەمارۆکەیە و نەک بەشێکی ئەوان
چونکە لە سیاستدا شکستیان خواردووە ئەوەی ئێستا پارتی بەسەریداتوە لە 100 ساڵی ڕابردوو ئەو شکستەی نەبینیوە ئەمڕۆ ئێوارە لە ڕێگا داهاتم بینیم کادرێکیان مقابلەی تەلەڤیزیۆنی بوو دەڕشاوە نەی دەزانیت چ قسەیەک دەکات باسی ئەوەی دەکرد گوایە ئێمە فەرمو لە دوهۆک و هەولێر موچەی هەموو خەڵک بدراوە دەڵێن پارتی سزای ئەوەی دەدا باشە حکومەت تەنها ئی هەولێر و دوهۆکە وڵا 100 مەتری سلەیمانی دانراوە ئەدی 100 مەتری سلەیمانی دانراوە سەرۆکی حکومەت لە کوێ ئیش دەکات بۆ نایە بچێت چاودێری بکە ئەگەر سلەیمانی لەوێ دەسەڵاتی سلەیمانی تاوانبارە با سزای بدە ئەگەر سەرۆکی حکومەتە کۆیە قەزایەکە سەر بە هەولێر سەر بە سلەیمانی نییە تا بڵێ وڵا خەڵکی سلەیمانی سزا دەدرێت کوا جادەوبانمان دوو سایت 13 ساڵە موافقەی کراوە نایکن ئەگەر مۆزوعەکە سیاسینی هۆکاری چییە؟ تەنها ئەوە کاریگەری لەسەر جموجۆڵی بازرگانی دروست کردو مەسەڵەن خەڵک بە دوای بەدیلی تردا دەگەڕێ بازرگانێک چاوەڕوان ناکە 5 کاتژمێر لە سەرێک بۆ سێ تاکو سەرەی دێت یعنی ئەمە دروستکردنی کێشەی بازرگانی لە نێوان ناتوانم بڵم دوو پارێزگاش سکوێرە سەروی یەک پارێزگانی لەنێوان دوو زۆندا سەوز و زەرد هەمووی بێزارن بڕۆ هەر سەیاقێک شوفێرێک لی پرسیارکە ئەوەندە بێزارە حەز دەکا ئیشەکەی واز لێ بهێنێ لەبەرەوەی پارتی ئەوەندە عزیێتیان دەدا ئەوەندە دەردیان دەداتەیە حەز لە ئیشەکەیان ناکەن هەیە بەکرێ سیارەکەی لێ دەخڕێ یعنی بژێوی ژیانی ئەو کەسە ئەوەندەیە بەڵام حەز دەکا وازی لێبێنێ لەبەرچی هۆکارەکەی ئەوێ بەڕاستی تا دەستیان لە بینەقاقای ئەو خەڵکە ناوە خەڵکی فەقیر و هەژار چونکە دەرەقەتی خەڵکە دەوڵەمەندەکەی نیان خەڵکی فەقیر و هەژارە قوربانی ئەوەی دەدا بەڵام خەڵک پڕ بووە لەسەری دەڕژێ دڵنیا بن لەوەی ئەو حکومڕانیە ناتوانن ئاوە بەردەوام بن خەڵکی هەرێمی کوردستان ئەوەندە ئازایە ناتوانێ هەولێر بێدەنگە تا کاتێک بێدەنگە خەریکە پڕ دەبێ قورجی گەیشتۆتە ئێرەی تازان وەکو گوتم کادرێک مقابلەی دەکرد دەیگوت ئەوان لە هەڵبژاردن دۆڕاون ئێمە لە هەڵبژاردن براوە بووین ئەوە ئێمەین براوین ئەوە ئێمەین سەرکەوتوین ئەوە ئێمەین خاوەنی هەموو کوردستانین خاوەنی عێراقین ئێمە هەموو شتێکمان کردووە ئەوە کوڕەکەی جەلال تاڵەبانی بوو چوو موچەی فەرمانبەرانی لە بەغدا بەدەست هێنایەوە و خاوەنی 200 ملیارەکەی کە هەرێمی کوردستان ئێستا خاوەنی 200 ملیارەکەیە ئەوە مامی بچووک بۆ قوبا تاڵەبانی بوو چوو بە چەندان سەعات دانیشتووە لەگەڵ برا عەرەبەکانیان بۆ ئەوەی بتوانن ئەو موچەی فەرمانبەران بهێنەوە ئێستا ئەوان لە ئەسڵە نیان دەتوانی لە پشتی کۆمپیوتەرەکانیان بێنە ناو ئەنجومەنی وەزیرانیشیان ئەوە ئەو بوو چوو مافی خەڵکی وەرگرتۆ ئێستا خۆیان دەکەن بە خاوەنی خۆیان کردووە بەوەی کە ئێمە بڵێ ئێمە موچەی فەرمانبەران دابین دەکەین موچەی فەرمانبەرانی سنووری خۆیان موچەی فەرمانبەر ئەوەی ئەلەو سنوورەی دەکرێت ئەو پارەی بەس لەبار هەڵگرەکان دەجێڕدرێتەوە ئەگەر لە سنووری مە بجێڕدرێتەوە موچەی دوو بەرامبەر بە فەرمانبەرەکان دابین دەکەین بەڵام ئەوان پارەکەش دەجێڕنەوە ئەمن تکا دەکەم ئەو پارەی کە لێرە بەس لەبار هەڵگرەکانی دەجێڕنەوە جادەکان دووسایدی دەکەن هەموو سنوورەکەی دووسایت دەکەن دوا سەرنجی تۆ بە کورتی دوا سەرنجی من داواکارم لە زووترین کات حکومەتی هەرێمی کوردستان بەجددی یعنی خۆی بە خاوەن بزانێ خۆی بەوە بزانێت کە ئەو حکومەتە بتوانێت بە یەک چاو خەڵکی هەرێمی کوردستان سیرکە خۆی بە خاوەنی یەک سنوور نەزانێ چونکە ئەگەر ئەو خۆی بە خاوەنی سنوورێک بزانێ ئەو سنوورەی ئەوی لێیە ئەو بە خاوەنی خۆیان نازانن ئەو بە گەورەی خۆیان نازانن تا خەڵک نەدوێنی نازانی چێ عەزابێک هەیە و چێ دەردەسەریەکیان هەیە بۆیە تکا دەکەم لە زووترین کاتدا چی کە مەرجی گەنجەکانمان لەسەر جادەکان بە تووشی حادیسە نەبن و مەرگیان نەبینین لە زووترین کاتدا دووسایدی کۆیە هەولێر تەواو بکەن و ئەو جادانە کە ئاوە بەر هەڵگرەکانی پێدا دەڕۆن جادەیان بۆ چا بکەن و چیتر سزای سلەیمانی بەو شێوەی مەدەن چونکە دڵنیا بن لەیان قبوڵ ناکەین. زۆر سپاس بۆ بەڕێز شیرین و سەندامی پەرلەمانی کوردستان. بینەرانی خۆشەویست ئێمە ئەم شەو بە دوواداچوونێکمان کرد لە بەرنامەی ڕاهەند لەسەر ڕێگەی سماقوڵی کۆیە ئەمە تەنها و ڕێگایە پێناسەکێتی و ناوەکێتی بەڵام لە ڕاستیدا ئەمە تەواوی جموجۆڵی بازرگانی پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕینە لەگەڵ پارێزگای هەولێر کە هەمووی بەو ڕێگایەدا دەڕوات بەڵام گرفتێ وەکەوەی کە لە ناوەڕۆکی بەرنامەکە بینیتان بە هیوای ئەوەی کە ئەو گرفتانە بگاتە لایەنی پەیوەندیدار و چارە سەر بکرێت کە تەنها لە نێوان بازگەیەکی 500 مەتریدا لە بازگەیەک ڕێگری ناکرێت لە بازگەیەکی تر پشکنینی دەستی هەیە کە گرفتی بۆ ئەو بار هەڵگرانە دروست کردووە.
بەرنامەی ڕانمان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.